جوانترین و گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە. سەرەتا سەردەڕی گرنگترین هەواڵەکان. گوشاری سڵاتی بۆکان لەسەر خاوەنی و پەیجانێ زۆرترین سەردانیان هەیە. بەیانیەکشانی خۆرەچاوی ورمێ سەبارەت بە هەڵبژاردنەکان. زەوتکردنی کارتی چوونە ژوورەوەی ژمارەیەک لە کرێکارانی فولادی ئەحواز. درێژە مانگرتنی بەندکراوانی سیاسی دژ بە ئەعدام. پەرستاندنی ناڕزایەتی کە شاوەرزان لە ئەوروپا. هەرشی بەردەوامی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە و باشووری لەبنان و داخوازی کارناسانی نەتۆ یەکگرتووەکان بۆ لێکۆڵینەوە لە ئازاری جنسی ژنانی فەلەستینی. درێژە هەواڵەکان. گوشاری سڵاتی بۆکان لەسەر خاوەنی و پێجانێ زۆرترین سەردانیان هەیە. لە چەند ڕۆژی ڕابردوودا ئیدارەی سڵاتی بۆکان بانکشتی خاوەنی و پێجانێ کردووە کە زۆرترین سەردانیان هەیە و فشاری خستووەتە سەریان بۆ ئەوەی ڕێکلام بۆ بەشداری لە هەڵبژاردننی مەجلس بکەن. بە پێزانیاریەکان ئیدارەی سڵات بەڵێنێکی نووسراوی لەو هاوڵاتیانە وەڵگرتووەکە ئەگەر پۆستە پێشنیارکراوەکانیان بۆ تەبلیغی هەڵبژاردنەکانی مانگی ڕەشەمە بڵاو نەکەنەوە ئەوە پەیجەکانیان دادەخرێت. حۆجەتی بەرپرسی ئیدارەی سڵاتی بۆکان و قۆڵامی یەکێک لە لێکۆڵەرانی ئەو ناوەنجامنیەتە هەڕەشیان لە خەوان ئارایشگا فڕۆژگاکان و هەروەها بلاگرەکان کردووە. کۆبوونەوەی دادخوازان لەسەر مەزاری محەممەد شەریعەتی لە سنا. ڕۆژی دووشەممە 30 ڕێبەندان بنەماڵەی هەمیشە زیندوو محەممەد شەریعەتی و کۆمەڵێک لە دادخوازان لەسەر مەزاری ئەو گیانبەخت کردووە کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. باوکی محەممەد شەریعەتی لەسەر مەزاری ڕۆڵەکەی وتی محەممەد کرێکاری سافکاری و نانئاوەری بنەماڵەکەی بوو بەڵام سەرکوتگەرانی ڕژیم کوشتیان. هیوادارم کۆماری ئیسلامی و خامنەی لە ناوچێت. ئەوە ڕۆژە دێت کە دایکان و باوکانی دادخواز تۆڵەی خوێنی بەناحەق ڕژاوی ڕۆڵەکانیان بکەنەوە. بەیانیەک کچانی خۆرەچاوی ورمێ سەبارەت بە هەڵبژاردنەکان. گروپی کچانی خۆرەچاوی ورمێ ڕۆژی دووشەممە 30 ڕێبەندان سەبارەت بە بەشداری نەکردن لە هەڵبژاردنەکانی مەجلسی کۆماری ئیسلامی ڕاگەیاندنێکیان بڵاو کردەوە. گروپی کچانی خۆرەچاوی ورمێ 1 ساڵ پێش شۆڕشی ژینا چالاکیەکانی دەست پێ کرد. ڕۆژی دووشەممە لە بەیاننامەیەکدا داوای لە خەڵکی ئازادیخوازی ئێران و کوردستان کرد لە هەڵبژاردنەکانی مەجلسدا بەشداری نەکەن. هەڵبژاردنەکانی مەجلسی کۆماری ئیسلامی بڕیارە ڕۆژی 11 ڕەشەممە بۆ دیاریکردنی 290 ئەندامی نوێی مەجلس بۆ دەورەیەکی 4 ساڵە بەڕێوە بچێت. گروپی کچانی خۆرەچاوی ورمێ وێڕێ ئاماژەدان بە لە دەستانی مەشروعەتی کۆماری ئیسلامی ئەگەری ڕوودانی سەرهەڵدانێکی گەورە لە جاهاتوویەکی نزیکدا بە دوور نازانێت. هەر بۆ بوونەوە گروپی کچانی خۆرەچاو داوا لە تەواوی خەڵکی کوردستان و ئێران دەکات لە سندوقەکانی جەنگدان دووری بکەن و دەنگ بۆ ڕژیمی جەنایەتکاری ئیسلامی نەدەن. دەست بەسەرکردنی لاوێکی کورد لە شاری سەبزەوار. ڕۆژی یەکشەممە 29 ڕەبەندان گەنجێکی کوردی خەڵکی شارستانی جۆختای بە ناوی مۆرتێزا کەیوانلو لەلایەن هێزەمنیەکانی سەبزەوارەوە دەست بەسەرکرا. بە پێزانیاریەکان مۆرتێزا کەیوانلو بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن سڵاتی سوپای پاسداران ڕفێنراوە و هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی لە بەردەستانیا. زەوتکردنی کارتی چوونە ژوورەوەی ژمارەیەک لە کرێکارانی فولادی ئەحواز. ڕۆژی دووشەممە 30 ڕێبەندان بەڕێوەبەرانی شەرکەتی ملی فولادی ئەحواز ڕێگەیان لە چوونە سەرکاری ژمارەیەک لە کرێکارانی ناڕازی ئەو شەرکەتە گرتووە و کارتەکانیان زەوت کردووە. بە وتەی کرێکارانی گروپی ملی فولادی ئەحواز عەلی محەممەدی بەڕێوەبەری گەندەڵی ئەو شەرکەتە و بانکی ملی خاوەن شێرکەت لە جێبەجێکردنی داخوازیەکانی کرێکاران خۆدەبوێرن. شۆڕای هەواهەنگی ناڕزایەتی کرێکارانی فولاد ڕایگەیاندووەکە هەوڵەکانی ڕژیم بۆ سەرکوتی مانگرتنی کرێکاران شکستی هێناوە و کرێکارانی ئەو ناوەندە پشتیوانی لە هاوکاریەکانیان دەکەن و تا ئەو کاتە داخوازیەکانیان جێبەجێ دەکرێت درێژە بە مانگرتن و کۆبوونەوەدەن. درێژە مانگرتنی بەندکراوانی سیاسی دژ بە ئەعدام. زیندانیانی سیاسی زیندانی قزل حساری کەراج ڕۆژی سێشەممە 1 ڕەشەممە وەکو سێشەمەکانی پێشوو کە بە سێشەمەکانی ڕەش ناسراون
بۆ چوارەمین هەفتەی بەردەوام دژ بە ئەعداممان دەگرن. مانگرتن لە خواردنی بەندکراوانی زیندانی قزل حەسار لە حاڵێکدایە کە پێشتر کۆمەڵێک لە بەندکراوان لە زیندانەکانی ئێڤین، خۆڕەماوە، عادڵابادی شیراز، کەرەج و سەقز، هەروەها ژمارەیەک چالاکی سیاسی وەکو یاشار تەبریزی، ڕەزا ئەکبەری منفەرێت، نەسرۆڵڵا فەلاحی، محەممەد خۆزاکەرەمی، مهدی خۆزاکەرەمی، بەهروز حسانی، خەسرۆ ڕەهنەما، عەلی موعێزی، محەممەد ئاشتیانی عراقی، عەلی کازمی، محەممەد سادق گەمارودی، مهدی بەیرامی، کامران ڕەزایفەر، ڕەزا ڕەزایی، حسێن شەهسەواری، شەهاب نادعەلی، عەلی بوحەیرانی، ئارەش مۆرادی و یاسین موختاری پەیوەستبوونی خۆیان بۆ هەڵمەتە ڕاگەیاندبوو. سەپاندنی سزای ئەعدام بەسەر شەهاب نادعەلی. بەپێی راپۆرتەکان لە قی 26 دادگای انقلابی تاران سزای ئەعدامی بەسەر چالاکێکی سیاسی بە ناوی شەهاب نادعەلی دەسەپاندووە. شەهاب نادعەلی کرێکاری تەمەن 42 ساڵی خەڵکی هەمەدان، خێزەندەر و باوکی کچێکی تەمەن 12 ساڵە، ناوبراو بە تۆمەتی ئەندامەتی لە گروپە دژبەرەکانی ڕژیم و هاوکاری لە هێرشی چەکدارانە بە باغی تۆمەتبار و بۆ ئەعدام مەحکوم کراوە. ناوبراو مانگی جۆزەردانی ساڵی 1402 لە شاری هەمەدان دەست بەسەر کرا. هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر بنەماڵێکی بەلوچ لە تەفتان. ڕۆژی 24 ڕەبەندانی 1402 منداڵێکی 6 مانگەی بنەماڵێکی هەژاری بەلوچ لە شارستانی تەفتانی سەر بە پارێزگای سیستان و بەلوچستان بەهۆی نەبوونی شیری وشک گیانی لەدەستا و ڕۆژی دووشەممە 30 ڕێبەندان هێزەکانی ڕژیم بە بیانووی مێدیایی بوونەوەی هەواڵەکە هێرشی ئەن کردووەتە سەر بنەماڵەکەی. بەپێی راپۆرتی کەمپەینی چالەکانی بەلوچ بنەماڵێکی هەژاری بەلوچ لە گوندی میرابادی سەر بە ناوچەی نازیلی شارستانی تەفتان بەهۆی هەژاری و نەبوونی شیری وشک سەردانی ناوەندی بەهداشتی و دەرمانی تەفتانیان کردووە، بەڵام لە ڕێگادا منداڵە 6 مانگەکەیان بە ناوی محەممەد سەدرا ڕێگی گیانی لەدەستاوە. ڕۆژی ڕابردوو هێزەکانی ڕژیم هێرشیان کردە سەر ئەو بنەماڵە و دایک و باوکیان خستە ژێر لێپرسینەوە، بەڵام دایکی منداڵەکە لە وەڵامی مەئمورانی ڕژیم ڕاگەیاندووەکە پێش گیان لەدەستانی کوڕەکەی ماوەی 2 ڕۆژ بوو کە هیچیان نەخواردبوو. پەرستاندنی ناڕزایەتی کەشاوەرزان لە ئەوروپا. ڕۆژی دووشەممە 30 ڕێبەندان سەدان کەشاوەرزی خەڵکی وڵاتی چێک بە تراکتورەکانیانەوە بەرەو ساختمانی وەزارەتی کەشاوەرزی وڵاتە بەڕێکەوتن و ئۆتوبانەکەیان داخست. لە چەند هەفتەی ڕابردوودا کەشاوەرزانی ناڕازی لە ئەڵمان، فەڕەنسا، بەلجیک، ئیتالیا، ئیسپانیا، یۆنان و بۆلغارستان لە سیاسەتەکانی یەکێتی ئەوروپا ناڕزایەتیان دەربڕیوە و ڕۆژی ڕابردووش کەشاوەرزانی وڵاتی چێک پەیوەست بە بزوسنەوەیە بوون. کەشاوەرزانی ناڕازی خوازیاری پێزانی پشکی سوتەمەنی، قەدەغەی هاوردەکردنی بەرهەمی کشت و کاڵی جەرەکی، کەمکردنەوەی نرخی سوتەمەنی و چوونە سەرەوەی هەغدەست بوون. هێرشی بەردەوامی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە و باشووری لۆبنان. ڕۆژی دووشەممە 30 ڕێبەندان ئەرتەشی ئیسرائیل بۆ جارێکی دیکە ناوەندی خان یۆنوس و دۆروبەری نەخۆشخانەی ناسری بۆرزمان کردو هاوکار لە وەڵامی هێرشەکانی حیزبەڵای لۆبنان باشووری ئەو وڵاتێ بەچڕی بۆردەمان کرد. بە پێ زانیاریەکان بە بیانووی گەمارۆدانی نەخۆشخانەی ناسر لە خان یونس 8 کەس بەهۆی نەبوونی ئۆکسیژن گیانیان نەدەستاوە و بەدەیان کەسی دیکە لە خەڵکی مەدەنی لە بۆردمانی بنکەکانی حەماس لە خان یونس کوژراون. بە پێی ئاماری وەزارەتی بەهداشتی غەزە ڕێژەی قوربانیان سنووری 29,200 کەسی تێپەڕاندووە و ژمارێکی زۆر لە ژێردار و پەردوودا ماونەتەوە. هەروەها هەشێزی حیزبۆڵای لۆبنان لە بۆردمانی ئەنبارەکانی چەک و چەقەمانی ئەو گروپە لەلایەن ئیسرائیلەوە کوژراون. بارپرسانی دەوڵەتی ئیسرائیل دوایین هۆشداریان بە حەماس داوە کە ئەگەر تامانگی ڕەمەزان بارمتەکان ئازاد نەکات ئەوە هێرش دەکەنە سەر شاری ڕەفەح. داخوازی کارناسانی نەتەوە یەکگرتووەکان بۆ لێکۆڵینەوە لە ئازاری جنسی ژنانی فەلەستینی. حوت کارناسی سربەخۆی نەتەوە یەکگرتووەکان ڕۆژی دووشەممە 30 ڕێبەندان لە بەیاننامەیەکدا خوازیاری لێکۆڵینەوەی سربەخۆ لەسەر بابەتی ئازاری جنسی ژنان و کشانی فەلەستینی بوون. بە وتەی ئەو حوت کارناسە کۆمەڵێک راپۆرتیان لەسەر کوژرانی بە ئەنقەست و نایاسایی ژنان و منداڵانی فەلەستینی لە کاتی هەڵاتندا بەدەستگەیشتووە.
هەروەها ئەوان سەبارەت بە راپۆرتی دەستدرێژی سێکسی بۆ سەر دوو ژن تووشی شۆک بوون. ئەو دوو ژنە بەڕووتی لەلایەن ئەفسەرانی ئیسرائیلەوە پشکنراون. بەیانیە ئەو کارناسانە کاردانەوەی توندی دەوڵەتی ئیسرائیلی لێکەوتەوە و بەرپرسانی وڵاتە ڕایانگەیاند کە ئەو ئیدعایانە بێبنەمان و مەبەستیان بڵاوکردنی نەفرەت لە کۆمەڵگای یەهودیەکانە. دووە هەواڵ کوژرانی 7,000 سەربازی منداڵ لە یەمەن. بە پێی ئامارەکانی ڕێکخراوی نەسەوە یەکگرتووەکان 7,000 منداڵی سەربازی یەمەنی لە کاتی دەستپێکی شەڕی نێوخۆی لە وڵاتە تا بە ئەمڕۆ گیانیان نەدەستاوە و ئەو ڕێژەیە بەردەوام لە زیادبووندایە. 11 ساڵە وڵاتی یەمەن تووشی شەڕی نێوخۆیی و دەستێوەردانی دەرەکی بووە بە جۆرێکە کاریگەری لەسەر هەموو دانیشتوانی ئەو وڵاتە داناوە، بەڵام منداڵان زۆرترین پشکیان لەو بابەتە بەرکەوتووە. وێڕای هۆشداری ناوەندە دەوڵەتی و غێرە دەوڵەتیەکان کەڵک وەرگرتن لە منداڵان وەکو سەرباز و هەناردنیان بۆ بەرەی شەڕ لە یەمەن بەردەوامە و تا بە ئەوڕۆ 7,000 منداڵ لە ڕەوتی شەڕدا گیانیان نەدەستاوە. بە پێی ئامارەکان گروپی حوسیەکان زۆرترین ئاماری منداڵانی سەربازیان هەیە و دەوڵەتی یاسای یەمەن تەنیا بەرپرسیارەتی کوژرانی 20 منداڵی لە ئەستۆ گرتووە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد و ئاسوود.